لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1990ەوە کوردستان بە چەندین دۆخی خراپ و نەهامواردا تێپەڕی. ڕۆشنبیران و مامۆستایانی زانكۆ دەیانەوێت قسە لەسەر بنێژی و ڕووداوەکان و هۆکارەکانی بکەن. بەڕای شارەزان بەشێک لەو کێشانە پەیوەندی بە ڕۆڵی میدیا و کۆمەڵگاوە هەبووە بە جۆرێک کە وەک بەشێکیان دەڵێن نەبوونی میدیایشی نیشتیمانی لە هەرێمی کوردستان هۆکار بە بۆ ئەوەی تەونی کۆمەڵایەتی تێک بچێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ڕۆڵی میدیا لە کۆمەڵگەی کورد لەم هۆڵە مامۆستایانی زانكۆ و ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان کۆبوونەوە. پانێلێک لە ڕۆژی جیهانی لێبوردندا سازکرا و تێیدا تیشی خرا سەر ڕۆڵی میدیا. مامۆستایەکی زانستە ئیسلامیەكان دەڵێت دەبێت بۆ لەمەوەدا سیاسەتی کاریان لەسەر بنەمای لێبوردەیی بێت چونکە دەرکەوت بڵاوبوونەی ڕق هیچمان لێ دەست نەکەوت. پێویستە لەمە دوا سیاسەتی کارمان لەسەر بنەماوە لەسەر ئەنجام و لەسەر بنەمای لێبوردەیی بێ. ئەگەر لێبوردەیی بکەینە سیاسەتی کار دەتوانین بە زۆر ئامانجی تر هەیە کە نەگەشتیم گەین. مامۆستایانی زانكۆش کە لە پانەڵەکەدا بەشداربون لەسەر ڕۆڵی میدیا قسەیان کرد. بازەوە دەکەن میدیا دەتوانێت ڕۆڵی باش بگەڕێت بەڵام لە کوردستان نەبوونی میدیایەکی نیشتیمانی هۆکارێکە بۆ بەشێک لە کێشەکان. بۆ میدیا بەرپرسیار نەکراوە لە کۆمەڵگەی کوردەواریدا. مە لە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی میدیامان بەرپرس نەکردو بەرامبەر کۆمەڵگە میدیا بەرپرس نیە بەرامبەر هاوڵاتی میدیا بەرپرس نیە بەرامبەر ئەرکە نیشتیمانی و نەتەوەی و پەروەردەیەکان لەبەر ئێوە ئێمە ناتوانین لە ناو هەرێمێکی ئاوا میدیایەک بۆ ئاراستە ڕێکخراوێ ئێمە داوای ئەوەی لێ بکەن ئاشتی و پێکەوە ژیان دروستکات. میدیا خۆی بۆ خۆی ڕاستە لە ڕوخسارە وا دەکەوێت خۆی سەرچاوی کێشەیە بەڵام لە بنچینە داوانیە دیسکۆرسی حیزبەکان تەنظیم نەکراوە بە شێوازێک کە کللتوری سیاسیان توانێت تەقبول یەکتریان نییە ئەوەی کە کورسێکی زیاتر بوو ئازانەیە براگەورەترە لەویتریان و حکمی زۆرینە بەسەر کەمینێدایە سیاست وەکو سزا بەکارهێنراوە وی میدیاش بارگاییە بەم حاڵەتەوە. بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانیش بازەوە دەکات کوردستان پێویستی بە سیستەمێکی پەروەردەیی هەیە بۆ ئەوەی کۆمەڵگەوە پەروەردە بکات لێبوردە بێت. ئەم ئەرکە من ئەیژێڕمەوە بۆ ئەوەی کە لەسەر ئاستی تاک لە کۆمەڵگایە پێویستی بە پەروەردە و پێویستی بە سیستمێکی پەروەردەیی و سیستمێکی سیاسی و من هین هەیە موسسات هەیە کە بەڕاستی تاکی کۆمەڵگا وا لێ بکا کە لێبوردە بێت. لە پانەڵەکەدا بەگشتی نەبوونی میدیایەکی نیشتیمانی خرایە ئەستۆی حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان. ئەوەش بۆ کاریەوەی حیزبەکان بۆ مانەوەی خۆیان پێویستیان بە میدیایەکی حیزبەیە کە بەدڵی ئەوان هاوڵاتیان ئاڕاستە بکات. عەبدوڕەحمان ئەبوبەکر، CNN سلێمانی.